ئەمڕۆ پێشبڕکێیەکمان هەیە کە پێشبڕکێیەکەمان پێک دێت لە چوار بابەتی جیاواز. بابەتەکانمان چییە؟ کوردی، عەرەبی، کۆمەڵایەتی، ئاین. و پێشبڕکێیەکەمان لە نێوان دوو پۆلی خۆشەویست، پۆلی پێنج و پۆلی شەشەکان دەبێت. ئامانجەکەشمان چییە؟ بەرزکردنەوەی ئاستی قوتابیان و چێژبەخشین بە قوتابیەکانمان. و یەکەم بڕگەمان ئەمە لێرە 7 بڕگەی جیاوازمان هەیە لە پێشبڕکێیەکەمان. بڕگەی یەکەمان پرسیار و وەڵام دەبێت. بڕگەی دووەممان باڵۆتەقاندنە. بڕگەی سێیەم قسەکردن بە چبە. بڕگەی چوارەم دیاری گڵاس کە لێرە هەمانە. و پێنجەمیان پێشبڕکێی خواردن باشە. و شەشەمیان پەزڵمان هەیە، دوو پەزڵمان هەیە. و کۆتانانش زەڵاتە دروستکردن. زۆر باش. یەکەم دانە پرسیار دەکەین پرسیار و وەڵامە. زۆر باشە. ما هي أنواع الفنون؟ سیتر کەتامان ئاگداربن. دەبتەوە حەزمکردن تاوە دەستان خۆش بی. دەڵێ کام ئافرەت شانبەشانی پیاوان سەرچی هەڵگرتووە؟ خانزادی سۆران. بڕگەکەمان بریتە لە باڵۆتەقاندن. ئێستا دوو قوتابیمان دەوێت مەرەسە لەگەڵ هەوار هونەر. زۆر باشە. ئێستا بڕگەی سێمان بریتە لە قسەکردن بە چپە. ئەمە لێرە هێدسێتێکمان هەیە، دوو قوتابیمان دێت ئێرە. هێدسێتەکە دەخەنە ژوێیان، گۆرانێکیان لەوە پێ دەکەین. دەست خۆش. زۆر باش. ئێستا هێلیا لەگەڵ بانە ئەگەر بفەرمون. زۆر باشە قوتابیان. لەگەڵ سێ دەست پێ دەکەن. پێنجەم کە پێشبڕکێی خواردنمان هەیە، ئێمە لێرە دوو قاپ میوەمان هەیە، دوو قوتابی هەڵدەستن، کامیان خێراتر تەواوی بکە ئەو دەبێت بە براوە. زۆر باشە. قوتابیەکان ئەوین لەگەڵ هەڤیار فەرموون.
بەرگەکەمان کە بەرگەی پەزلە ئەم دوو مەتەڵەمان هەیە ئەم دوو پەزلەمان هەیە دوو قوتابی دێنێرە کامیان بە خێراترین کات بتوانن ئەو پارچەکان بخەنەوە شوێنی خۆی دەبێت بە براوەی ئەم بڕگەیەمان ئێستاش ئایا لەگەڵ هیڤا با بکەنەوە 1 2 3 زەڵاتە لەوەمان دروست دەکەن کامیان بە خێراترین کات تەواوی بکە دەبێت بە براوەی ئەم بڕگەیە زۆر باشە تاوەکو سێ دەشمێرم و ڕاستەخۆ دەست پێ بکەن 1 2 3 Thank you.
بەژنا خاڵەکانی خۆیمان پێ بڵێ لەسەر ئەم زەڵاتانە بزانین هەم لەسەر تامەکەی و دیزاینەکەی کاتەکەش. دەستان خۆش کاریە خاڵەکانتانە براو لە بەردەمێرە بەرداییتان کردیە ئەمە قەرار لەسەر ڕازاندنەوەبوو باکۆکاوێنی ئاوەکەی دەدەم لە بۆ دیزاینەکەی مقابلاتەکەی هەنی دیزاینەکەی جوان بوو و دەوروبەری قاپەکەشی باکۆکاوێنتر بوو لە بۆ تامەکەشی مامۆستا ئەبی قەرار دەدەم. دەستا کوردی زەڵاتەکان هەردووک زۆر بەتان بوو بەس ئەکید یەکجان یەکەجان خۆشترە زەڵاتەکەی هەنی هەڵدەبژێت. دەستان خۆش بین بێگومان بەڵام خاڵ هەیە دەستان خۆش بن زۆر باشە قوتابەکەی ئەو ژمارەکەی 1 2 3 بەرەفتاریان خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی پێشبڕکێکەمان کە پۆلی شەشەکان 23 پۆینتیان بەدەستێنەوە و پۆلی پێنجەکان 18 پۆینت دەستخۆشی لە پۆلی شەشەکان دەگەین وەکێکی باشتر لەوەی پیرۆزبایی لە هەردوو پۆلی دەکەم هەم پۆلی پێنج هەم پۆلی شەش هەردوو لابراوە بوون گرنگ بەشداریکردنە هەنگۆ هاوپۆلی یەکترن هاو قوتابخانە یەکترن هاوڕێ یەکترن یەک ئامانجی ڕئیسیمان هەیە دووبارە دەکەمەوە ئەویش ئەوەی ئەنگۆ چێژ ببینن خۆشی ببینن ئێستاش پێشبڕکێ تەواو بوو ئەوەی دەبینێتەوە بەس خۆشی و یادگاری جوانە و قسەی خۆشە کە دەستەوە پۆلەکانیشتان بە هیچ نەوەکی نابیتن لە نمونە بە نەوحەک لە نەوحەکان دڵی یەکتر بەڕەنجێنن ئەمن بردنەوە ئەتو دۆڕای ئەتوەوە پۆلی پێنجەوە پۆلی شەشەوە هەردوو پۆل سەرکەوتوونە بەڕاستی خاڵەکانیشتان بەو شێوەیە فەرقینە و جیاوازەکەتان زۆر نەبوو بێ دەستخۆشی لە هەردوو پۆلی دەکەم و دەستخۆشی لە مامۆستایانی بەڕێز دەکەم کە هەستانە بە ئەنجامدانی ئەم ساڵانشی دووبارە دەستخۆشتانی دەکەم دەستخۆشی لە مامۆستایەکان دەکەم لە بۆ مانجی ساریش پێشبڕکێکی لەو جۆرەمان هەیە ئەو جارە لە ناو پاکستانی عەبدوڕەحمان زۆر فراوانترە پێشبڕکێیەکە ئینشاڵڵا لێرە تێژ دەستان خۆش بی زۆر سوپاس